بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست شەوی ڕابردوو لە شاری سلێمانی شەڕەتاتا لە نێوان لیژنەیەکی ئەمنی پارێزگای سلێمانی و هێزێکی سەر بە جێگیری سەرۆکی هەرێم ڕوویدا. لە کامی تەقەکردنەکە دەکەس بریندار بوون کە شەشیان لە هێزەکانی ئاسایش و پۆلیس بوون. دوای ڕووداوەکە ئاسایش سلێمانی ڕاگەنداوێکی بڵاو کردەوە و باس لەوە دەکات کە شوفێرێک سەرپێچی یاسایی کردو و دواتریش هێزێکی لە یاسا دەرچوو هەڵی کوتاوەتە سەر هێزەکانیان. لە بەرامبەریشدا شێخ جعفەر مستەفا جێگیری سەرۆکی هەرێم ڕایگەیاندووە کە کچەکەی نە شوفێر و نە پاسەوانیشی لەگەڵ بوو و بۆ هۆکاری ڕووداوەکەش چاوەڕێی لیژنەی لێکۆڵینەوە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەی هۆکاری ڕووداوەکە چی بوو و مەترسی هێزی چەکداری حزب و شەخص لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان چیە؟ لەگەڵ محەممەد. دیارە ئەو شوێنەی کە ئێستا من لێ وەستاوم شەوی ڕابردوو ئەو ڕووداوی کە ڕووداوی تەقەکردن بوو لێرە ڕوویدا چەند کەس لە هێز ئەمنیەکان بریندار بوون. ئێرە شوێنی ڕووداوەکەیە دیارە درنگانێکی شەوی ڕابردوو لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی کە لە هێز ئەمنیەکان پێکهاتوون لێرە بڵێن بازگەیەکی کاتیان دانابوو بۆ پشکنین. کاژمێر 11 خولەکی شەوی ڕابردوو لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی لە گەڕەکی جەواهیری لەگەڵ شۆفێرێک نێوانیان تێک دەچێت و دوای چەند خولەکێک هێزێکی ئەمنی دیکە کە دەوتێت لە پشتی شۆفێرەکە بوون دەگاتە شوێنی ڕووداوەکە و پێکدادان و شەڕەتەقات دروست دەبێت. بەوەی شەڕەکەوە 6 کەس لە هێزە ئەمنیەکان بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانەی شارکران. دوا بەدوای ڕووداوەکە هیچ کام لە هێزە ئەمنیەکان ڕووکردنەوەیان لەسەر ڕووداوەکە نەدا و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند کۆبوونەیەکی گرنگ ئەنجام دەدرێت و گرفتەکە چارەسەر دەکرێت، بەڵام بێ ئەوەی ڕایبگەێنێت کۆبوونەوەکە لەکوێ دەکرێت و کێ بەشدارە و چۆن و بە چ شێوازەیەک کێشەکە چارەسەر دەکرێت. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەتوانین قسەی لەسەر بکەین و لە ڕاستیشدا قسەکردن لەسەر ئەم بابەتە پەیوەندی بە لایەنە پەیوەندیدارەکانەوەیەوە پەیوەندی بە ئەو لایەنانەوەی کە هێزەکانیان بڵێن بەشدار بووە لەو کارەساتی کە ئەم شەو ڕوویداوە و بەدڵنیاییش ئەوان بە دوواداچوونی خۆیانەکەن و ئەمڕۆ کۆبوونەوەیکی تایبەتەیە و بەدڵنیام لە کۆبوونەوەکە لیژنەی تایبەتی بۆ پێکێنەوە دواتر لیژنەکە بە دوواداچوونەکە هەر کەسێ پێم وایە کەم تەرخەم بوو بێ یا خود هەر تاوانێکی کەوتبێتە ئەستۆ بە سزای خۆیەگەین و من دڵنیام ڕوبەڕووی دادگایەکەنەوە. بەزەبەت نازانم شوێنەکە بەڵام کۆبوونەوەیکی زۆر تایبەت و گرنگە سەبارەت بەو ڕووداوی ئەم شەو ئەو ڕووداوانی کاوچەوەی هەر کەسێکی کەم تەرخەم یا هۆکار بوو بێ بۆ ڕوودانیەوە بە دڵنیای ڕوبەڕووی سزاکرێتەوە. شەڕەتەقەکەی شەوی ڕابردوو لە نێوان دوو هێزی سەر با یەکێتی نیشتمانی کوردستان بوون. بەرپرسی یەکەی هەفتای هێزەکانی یەکێتی ڕایگەیاندووە کۆبوونەوەیەکیان ئەنجامداوە و بە ئامادەبوونی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کە لە شەڕەکەدا بەشدار بوون کێشەکە چارەسەر کرا و سەرۆکی لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانیش کە پارێزگاری سلێمانیە بە ئاگایی خۆی و بەشداری نەکردنی لە کۆبوونەوەکەدا ڕاگەیاند. کۆبوونەی ئەمڕۆیەکەن جەناو بەشدارەبی یعنی کێک ئەو لایەنانی کە بەشدارن لە کۆبوونەوەکەیە. کۆبوونەوەی چی؟ کۆبوونەیەک ئەنجام دەدرێت ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەن وتی ئەمڕۆ کۆبوونەیەک ئەنجام دەدەین لە سلێمانی. ئەو ئەبێ لە ئەنجومەن بپرسن بەشدار نابنێ. ئێمە ئەو بابەتە پەیوەندیدار نییە بە ئێمەوە، ئێمە ئێستا لێرەین و ئەو بابەتانە پەیوەندیدارە بە ئەو ئەگەر لەسەر ئەم ڕووداوانە بێ بە لایەنە ئەمنیە پەیوەندیدارەکان و لیژنەی ئارامی سلێمانیەوە کە کارەکانی خۆیان بەڕێوە ئەبەن دیارە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆی هەیە بەشداری هەموو کۆبوونەوانە بێ و ئەو ڕووداوانی کە ڕوات چاودێریان کا لە نزیکەوە. دوای 12 کاژمێر ئاسایشی سلێمانی لەسەر ڕووداوەکە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند هێزە ئەمنیەکان لە ئەرکدا بوون. شۆفێرێک پابەند نەبووە بە ڕێکارەکان و گرفتەکە لەوێەوە دروست بووە. دواتر ئەو کەسە هێزێکی چەکداری بەکارهێناوە بە شێوەیەکی بەدەر لە یاسا هەڵیان کوتاوەتە سەر هێزە هاوبەشەکە و 6 کەسیان بریندار کردووە. ئەوە یەکەم جار نییە لە سلێمانی ڕووداوی لەم جۆرە ڕووبدات. ماوەیەک بەر لە ئێستاش لە بازگەیەکی ئاسایش لە سنووری پارێزگای سلێمانی هێزێک ڕوبەڕووی کارمەندانی بازگەکە بوونەوە و بەهۆیەوە کارمەندێکی ئاسایش گیانی لەدەستدا. ئەو ڕووداوانە جێگەی نیگەرانی هەوڵاتیان و ترس و دڵڕاوکێ دروست دەکەن و بێمتمانەیش بەرامبەر دامەزراوە یاساییەکان دروست دەبێت. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان دکتۆر فایا گوڵپی سەرۆکی ئەکادمیای سیاست بۆ هزر و دموکراسی و ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان هەروە دکتۆر ئیسماعیل نامیق مامۆستای زانکۆمان کردووە سوپاسی ئامادەبوونتان دەکەین بە خێر بێن زۆر سوپاس کاک دکتۆر فایا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو شەڕەتەقەی کە شەوی ڕابردوو لە گەڕێکی سەرچینە لە شاری سلێمانی ڕوویدەوە دڵڕاوکێشی لای هاوڵاتیان دروست کردبوو. بەڵێ خۆی ئەو شەڕەتەقەی دوێنێ شەو زۆر بەداخەوە یعنی یەکێک لەو ڕووداوانە بوو کە ترس و دڵڕاوکێ لە نێوان خەڵکا دروستەکە و یەکێ لەو ڕووداوانە بوو کە دەریێخا کە ناکۆکی لە نێوان هێزە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا هەیە و ناکۆکی لە نێوان بەرپرسەکانی هەرێمی کوردستاندا هەیە ناکۆکی لەنێوان بەرپرسەکانی حیزبدا هەیە بەڵێ بەرپرسەکانی حیزبی هەرێمی کوردستاندا هەیە ئەوەی ڕاستی بێ ئەمە یەکەم جار نییە یعنی هەندێک جاری کەش ئەمە ڕووی داوە بەڵام جاری وا هەبووە لە ئاسی سۆشیال میدیا زیاتر تێ نەپەڕیەوە جاری وا هەبووە هەر ئەشخاص زانیویانە چەندین جار مناڵی مەسوولەکان کوڕ و کچی بەرپرسەکان بە سەیارە یا بە شێوەیەکی تەرهات و شویان کردووە لەلایەن هێزێکی ڕسمیەوە کە لە واجبدا بوو بێ یا لە واجبیشان نەبوو بێ تەشقەڵەیان پێکراوە یان ئەوان بە تەشقەڵەی ئەزانن لێپرسینەوەیان لەسەر کراوە لەسەر جامی ڕەش لەسەر سەرپێچی لێخوڕین داوای هەویان لێکراوە لەوانەیە نەناسرابن ئەوانە و ئەم پۆلیسای ئەم ئاسایشەکە با بڵێن لە واجبدایە داوای شتێکەکە لە سایەقێک یا لە خاوەن سیارەیەک مەرج نییە بزانێ ئەو کوڕی فلان کەسەوە ئەو کچی فلان کەسە و مەبەستی ئیهانەکردن بێ بەڵام بەداخەوە لەلایەن مناڵی بەرپرسەکانەوە بە ئیهانە وەرەگیرێ کە بێهانە وەرەگیرێ دوای ئەوە خەتەرترین شدەوەیە دیسان پەنا بەنەبەر هێز ینی وەکو ینی عەقڵیەتێک بەسەر مناڵی بەرپرسەکان نازاڵە کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە هیەوان نییە هی کورد نییە هی یەکێتی نیشتمانی کوردستان نییە لە سلێمانیا وەکو دوژمن سەیری ئاسایشەکەن وەکو دوژمن سەیری پۆلیسەکەن لەگەڵ جێبەجێکردنی واجبەکانیان لە شوێنێکی وادا هەڵەچن داوای هێزەکەن داوای هێزەکەن تەقە دروزە بێ برینداربوون دروزە بێ لە ماوەی ڕابردەوە چەند حاڵەتێکی کەوای ڕوویداوە جامە چ کاریگەریەکێ بێ کاریگەری لە ئاستی کۆمەڵایەتیان لەلایەن خەڵکەوە خەڵک پەرچەکردارێکی زۆر توندی هەیە بەرامبەر بەم حاڵەتانە چونکە ڕێزنەگرتنە لە خەڵک ڕێزنەگرتنە لە یاسا ڕێزنەگرتنە لە جێبەجێکردنی ئەو کەسانەی کە لە ئەرگدان و ترسا لەوەی سبینێ بەهۆی تەقەوە خەڵک برینار بێ بکوژرێ ئەم شارە کاتی خۆی بەهۆی ئەو زۆبروزەندەی کە ڕژێمی بەعز بەکاریێنە شەوانە کەس نەیە وەرا بچێتە دەرەوە لە سەردەمی بەعسا کۆن نەوەک بەرتەقەی شەڕی پێشمەرگە و هێزەکانی حکوومەتی بەعس بکەوێ ویان نەوەک حیزبی بەعس هێزەکانی بنێرێتە سەر ماڵێ وابکەنەوەوانە بەڵام بەداخەوە ێسە وای لێ هاتووە ئەگەر ماوەیەکی وا بێ ئەمە موشە ڕوشتە ببێت لە نێوان بەرپرسەکانی یەکێتی و لە نێوان مناڵی بەرپرسەکانی یەکێتی و هێزەکانی ئاسایش و پۆلیسا ئەو کاتە خەڵکی تر نایەتە دەرەوە سلێمانی بێتە شارێکی تاریک هێندەی تر سەرباری ئەو کێشانەی تر کە هەیە لە هەرێمی کوردستان لێرەش بەم شێوەیە ئەم شانە تەشەنەکە و تر هێندەی تر بەرپرسانی سیاسی ئیداری حیزبی لەم شارەدا لە بەرچاوی خەڵگەکەون هێندەی تر ئەو دیوارەی لە نێوان خەڵک و لە نێوان دەسەڵاتە هەیە ئەستورە بێ تەبا نەمەش ناکۆکی گەورەی لێ دروزە بێتەوە سپاس دەکەم کاکتۆر ئیسماعیل جەنابیش بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم بۆچی شار دوێنێ شەوکرا گەڕۆپانی جەنگ و شڵەژان دروست بوو ینی سەوای لە هاتووە مناڵی بەرپرسیش بتوانێت هێز بجوڵێنێ پێشاتێکی مەترسیدارە الله سپاسی جەناب دەکەم کاک حەکیم و ڕێز و خۆشەویستیم بۆ برای بەڕێزم کاک دکتۆر فایقەیە ئێمە طبعاً
نابێت تەنها سێری ئەم ڕووداوە بکەین ینی مجرڕەدی کەین لە ڕووداوەکانی تر وە لەو واقعیکە هەیە کاتێ حاڵەتێکی وا ڕوەدات ئێمە ئەبێ بە دوای ئەسلی کێشەکە بگەڕین ئەسلی کێشەکە بریتە لەوەی کە لە هەرێمی کوردستانە هێزەکان بەشێکی زۆری ناڵم هەر هەمووی بەشێکی زۆری هێزەکان هێزە چەکدارەکان تابعی ئەشخاصن ئینتیمایان بۆ شەخص هەیە جاکری پرسیارێکی تر بکەین باشە بۆچی لە هەرێمی کوردستانە هێزەکان تابعی ئەشخاصن و ئینتیمایان بۆ دامەزراوە بۆ نیشتیمان و بۆ وڵات و بۆمانە نییە بەڵکو بە فەرمانی شخصە جوڵێنەوە و پارێزگاری لە بەرژەوەندەکانی شخص و گروپ و ئەوانە ئەکەن ئەمە ئایا ئەم شخصانە خۆیان متمانیان بە یەکتر نییە لە یەکتریە ترسن نازان دواتر ئەکرێ ئەمە زیاتر مناقەشی ئەمە بکەین ئەو ڕووداوی دوێنێ کە ڕوویداوە لە پارێزگای سلێمانی دوێنێ شەو کە ڕوویدا تەبان درێژکراوی کۆمەڵە ڕووداوی ترە ینی بۆ نمونە هەر ئەو هێزە لە ساڵی 2010 لە انتخاباتەکانی عێراق لە شەوی 12 لەسەر 13 2010 هەڵی کوتایە سەرگردی زەرگەتە ینی مەبەستیان بۆ هەر چێکی تیا بۆ بیکوژن سەرکردایەتی گۆڕانەوە کاتە ویستیان بیکوژن ئەو هەموو ینی تاوە ئەو هەموو فیشەکەیان نا بە گردی زەرگەتەوە و خەڵک بریندار بوو خەڵک کوژرا سیاری خەڵک فیشەکی بەرکەوت ینی خەڵک بەڕاستی زەرری گەورەی بەرکەوت لەو هەڵکوتانە سەرەیە بەڵام هیچ کەسێک لێپرسینەوەی لێ نەکرا هیچ شتێک نییە نەبای دیبێ و نەبارە هیچ شتێک ینی بە دوواداچوونێ نەکرا لیژنەیە دروست نەکرا محکەمە هیچ کەس نهاتێت جواب لەسەرەوە دواترە بینی بۆ نمونە لە هەر هەمان هێز ئەبینی بۆ نمونە لە بازگەی تاستوجا پەلاماری ئاسایشەکان لە دووازان 6 کەسە بەڕە 6 کەسە برینارێکن و کەسێکە کوژن هەر هەمان هێز دوێنەشە ئەوەی کردووە اینجا ئەمان ئەم هێزانە لەبەر ئەوەی هەموو تابعی ئەشخاصن کاتێک ئەم کەسانە کە بە جۆرە لە جۆرەکان واتی ئەگەن کە مامەڵەیەکی یعنی ئەو مامەڵەی کە خۆیان تەوەقوعەکەن کە مێشکی خۆیان نادایاننا ئەبێ ئەو مامەڵیان لەگەڵا بکرێت مامەڵەی گەورە و سەیدیان لەگەڵا بکرێت کاتێک بە جۆرە لە جۆرەکان و هەستەکەن مامەڵی گەورە و سەیدیان لەگەڵا ناکرێت دیان ئەم هێزانە جوڵێن و پەلاماری یەکتریەدەن کێشەی ئەمەش کاک حەکیم بەمە هەڵ ناکرێت ئێمە بەستەنها دەست بخەین لەسەر ئەم ڕووداوە بڵێن وەڵا بڕێ ئەم جێگیری سەرۆکی هەرێم ئەمە دوو لیوای هەیە با لیواکانی لێ بسەنینەوە بین بە کەسێکی تر ئێمە پرسیار بکەین باشە بۆچی جێگیری سەرۆکی هەرێم ئەسڵەن لیوای هەیە بۆچی فڵانکەس و فڵانکەس و ئەمانە هەمویان لیوا و فۆج و ئەوانیانێ ئەمانە لە یەکتریە ترسن باشە کاتێک کە کەسێک یان با بە ورتر قسە بکەین زۆر بە وازحی قسە بکەین کاتێک کە هاوسەرۆکانی یەکێتی ئەیانەوێت بۆ نمونە ئەڵێن ئێمە ئارامی شارە پارێزین و هێزێکە خەینەوە ئەکەین باشە بۆچی ئەمانە هێزەکان خۆیان تەسلیمی ناکەن و ئایا ئەوانی شخصی خۆیان بۆچی خۆیان هاوسەرۆکانی یەکێتی بۆ خۆیان هێزی تایبەتیان هەیە ئەگەر ئەمان یعنی شتەکە حەقیقیە و بەجددیانە و ئەیانەوێت فعلەن هێزەکان یەک بخرێتەوە و هێزێکی نیزامی بێت و دامەزراوی ئەوانە بێت ئەوێ لە سەرەتا لە خۆیانەوە دەست پێ بکەن هێزەکانی خۆیان بخەنە بۆ نمونە ژێر دەستی دامەزراوەکانی دەوڵەتەوە بۆ نمونە لەم شارەیە پارێزگار سەرۆکی لیژنەی ئەمنیە وم لە راپۆرتەکە بینەوە ئاگام لە هیچ نییە یعنی معقولە تۆ پارێزگاری شارێک بیت لە سنتەری شارەکەتە لە تقریبا ناوبانگترین شوێنی شارەکەتە شوێنێکی گەشتیاریە هەموو گەشتیارەکان ڕۆکەنە ئەوێ بە دۆشکە تەقەلە یەکتری کراوەڵێ من ئاگاداری هیچ لیژ کۆبوونەوە نازە ئەمانە نیم ئەخر ناکرێ بەڕاستی ئەمە یعنی کارەساتێکی گەورەی دەوڵەتداریە دەوڵەتداری بەم شێوەیە ناکرێت بۆیە هاوسەرۆکانی یەکێتی ئەگەر ئەیانەوێت ئەگەر مەبەستیانەوە نییە بۆ نمونە کەس فڵان کەس چەک بکەن و چەکەکان بۆ لای خۆیان بێت و هێزی زیاتر لە خۆیان کۆ بکەنەوە چونکە ئەگەر وا بێت ئەوەی ئەوانی بەرامبەریشیان ئەوانی کە هێزیان هەیە بە ئاسانی ڕادستی ناکەن چەک ئەبێ ئەمان لە خۆیانەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی کە نیەت پاکی خۆیان پیشان بدەن هێزەکانی ئەوانەی لە دەوروبەری خۆیانن بیخەنە سەر وەزارەتە پارێزگایە کوێ هەر وەزارەتی ناوخۆیە وەزارەتی پێشمەرگەیە یاخود لە بۆ نمونە لە پارێزگاکانە کە پارێزگار سەرۆکی لیژنەی ئەمنیە ئەبێ ئەم هێزانە هێزی ناوخۆ و هێزی ئاسایش و ئەمانە ئەبێ لەژێر فەرمانی پارێزگارا بێت باش بەس پارێزگارەکان ئێستا لە هەموو کوردستان بە سلێمانیشەوە بێدەستەڵات نین خۆیان پارێزگارەکان والله من ئەم وشەیە ینی ئەم تعبیرە بمبورن کەماڵم من هەستەکەم هەرۆکو دیکۆرێک دانراون لە پشت پارێزگارەکان و خەڵکێکی ترە بڕیارەدات پارێزگارەکان هەر بۆ جوانکردنە بۆ جوانکردنی ئەو بڕیارانەیە وئیلا هەچی بڕیارە چارە نووسازەکانە لە پارێزگاکەیە خەڵکێکی ترە لە پشتەوەیدا ینی بۆ نمونە من ئەمەی ساکە من نزیکترین ڕووداوە ئێمەتیایی و باسێکی لە ناو پارێزگاکەتە هەر هەمووی 500 متر لە بینای پارێزگاکەوە دوورە لە سەرچنا شوێنێکی گەشتیاری ئەو هەموو گەشتیارەی لێە ئەم هەموو شەڕەتەقەیە ئەبێت لێ معقولە پارێزگار بڵێ من ئاگام لێ نیە و نازانم ئەگام لە کۆبنەوەی ئەمنی نیە ئاگام لە کۆبنەوەی ئەمنی نیە
معقولە تۆ هیچ شتێک لێدوانێک نەدەی نەچێتە شوێنی ڕووداوەکە و فەرمانێ شتێک نەکەی کۆنگرێکی ڕۆژنامەوانی خەڵکەکە هەر دڵتەمین کەی بڵێ بزانە چی لەسەر چی ڕوویداوە خەڵکەکە ئێستاش نازانێ بەڕاستی لەسەر چی ڕووداوە باسی کچی ئەو کچی بەرپرسا کرێت ێ باش ئەم کچی بەرپرسە ئایا ئەم دەستدرێژی کردوتە سەر هێزە ئەمنیەکانیان هێزە ئەمنیەکان بوونە قسەی نشیان پێوتو ئێ ئەمانە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە چونکە ئەگەر ئەمانە بۆ خەڵک ڕوون نەکرێتەوە ڕووداوی تری بەدوایێت ئەمانە ناوێت بە غامزی بەجێ بێ هەڵدرێت ئەم هەموو ڕووداوی بۆ نمونە کوشتن و ئەوانەی دەستدرێژی کردن کە لە شارەکەیان ڕۆدات ئەبێ بە وردەکاریەوە بۆ خەڵک باز بکرێت بۆ ئەوەی ڕووداوی تری بەدوایانێت سپاسم کاک دکتۆر سەبارەت بە پێدوایە دەبێت چۆن چارەسەری ئەم ڕووداوە بکرێت بۆی دووبارە نەبێتەوە بڵێن بەرپرسیارەتی یەکێتیش لە ناوچەی خۆی چیە پێشتر لە مانگی دوو ڕووداوی ڕوودا پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێک لە هاوسەرۆکانی یەکێتی دەڵێت لە کەس قبوڵ ناکەین ئاسایشی سلێمانی تێک بدات خۆتان تاقی مەکەنەوە زۆر زەرەر دەکەن پێ دوایە دەتوانن بەڵێنەکەی خۆیان ببەنە سەر نەخێر دوای ئەوەش ڕووداوی کە هاتە پێشەوە ئەمەش هاتە پێشەوە بەڕاستی ئەم مەسەلانە کە بە تایبەتی لە پارێزگای سلێمانیان ڕوەدەن هەندێکی کاک ئیسماعیل ئاماژەی پێکرد ئەو فرهێزیەیە هەر بەرپرسێک و هێزێکی تایبەتی خۆی هەیە من دوو هۆکاریکە بینمەوە ورتری بکەمەوە هۆکاری یەکەمەوەیە یعنی هەتا ئێستا کادری یەکێتی بەرپرسی یەکێتی ینی ئەڵێ خۆی وەکو دژمنی دام و دەستگاکانی حکوومەت دەبینێ یعنی ئەمە دووبارەیەکەمەوە ئەم عقلیەتە زۆر 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 مسەیتەرە بەسەر کادیر و بەرپرسەکانی یەکێتیدا بۆ پارتیش ڕاست نییە نا بۆ پارتیش ڕاست نییە پارتی ینی لەوانەیە پەروەردەیەکی تری هەبێتەوەوانە پارتی لە شتێکە خراپە لە مەسلەی حکمڕانی و یاسا ئەوانە ئەوان مۆزوعێکی کەن و شتێکی کە کێشەی تریانەیەوان بەس لێرە تایبەت بە یەکێتیەوە ئەوەندەی یەکێتی بۆ خۆی دژی حکومەکەی خۆیەتی دژی یاساکانی خۆیەتی دژی دام و دەستگاکانی خۆیەتی هیچ کەس ئەوەندە دژی نییە نە پارتیەوە نە دژێتی نە پەکەکە نەحی لایەنە ئیسلامیەکان نەگۆڕان و تا کۆتایی ئەوەی کە زۆر زۆر دژی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی یەکێتی خۆیەتی ئەمە خاڵێکە خاڵی دووەم ئەو ململانیانەی کە لە نێوان هێنا هەیە تەکەتولەکانی یەکێتیە یا شخصەکانی یەکێتیە هەیە یعنی ئەم ململانیان وایان کردو بۆ نمونە ئێستا ئەوانەی کە لە حکوومەتان ئەوانەی لە بەشی یەکێتی لە حکوومەتان چ جێگری سەرۆک وەزیران چ جێگری سەرۆکی هەرێم چ وەزیرەکان ئەوانە خۆیان یەکێتی خۆیان قسەیان پێڵێن لێرە پێیانەڵێن ئەوە تەنازولەکەن بۆ پارتی ئەوە لەگەڵ پارتیان ئەوە نازانم چی کاکە خۆت بە نوێنەری خۆت نردوتە بۆوێ ئەم دوو ڕووی و مەزاجیەتە یعنی چی ئەمە واکە چیەکە ئەمە ناکۆکی دروزەکە زەمینەی بەگژاچوونەوە دروزەکە کە یەکێک بەرپرسیارەتی هەیە لە هەولێر لێرە کێشەیەکی بۆ دروزەکەن کێشەیەک لەگەڵ مناڵەکەیە لەگەڵ کوچەکەیە لەگەڵ کوڕەکەیە دروزەکەن وا هەز دەکا کە ئەم بەرپرسانەی ئێرە دژایەتیەکەن جا کێشەکە چییە؟ ئەوانیش هەریەکی هێزی خۆی هەیە ئێستا لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لێرە هەر بەرپرسێک و لە شوێنێکە یەکێکی عاید بەخۆیەتی منافەسایەکەن لەسەرەوە لە پۆلیسا لە گومرگا لە ئاسایشە لە شوێنەکانیکە باشەکە ئەمانەتەن بۆ چیە تەنیا هێزەکان نییە کە هێزیان هەیە لە ناو دام و دەستگاکانی حکوومەتی تەکەتولاتیان هەیە ئەمە سەربەخەتی فلان کەسە ئەوە سەربەخەتی فلان هاوسەرۆکە ئەوە سەربەخەتی جێگری سەرۆکی هەرێمە ئەوە سەربەخەتی وەزیرە ئەوە نازانم سەربەخەتی جێگری سەرۆک ئەنجومەنی وەزیرانە یعنی بەڕاستیەکێتی داوەشاوە ئێمەمانان کە ڕۆژانێک یەکێتی بووین ئێستا لە دەرەوەین کە ینی ئەوەستین و چاودێریەکەین گریانمان بۆ بارودۆخەیەت یعنی ئەڵێن خەباتی خۆمان ماندووبوونی خۆمان تەمەنی خۆمانمان وا لێ کردی ئێستا یەکێتی وای لێ هاتووە ئێمە پێمان ناخۆشە کە هەچی شتیژەیە لەگەڵیان ناکردووی بەس خۆیان نابێ بێن بیر بکەنەوە بەڕاستی یەکەم شت کە زۆر زۆر گرنگە بۆ سنووردارکردنی ئەم دیاردانە ئەم ڕووداوانە ینی ئەزانیشی پێداچوونەوەیکی ئەخلاقیە لەلایەن بەرپرسەکانی یەکێتیەوە کاکەتر بەسە ڕقتان لە یەکتری نەبێ دژی دام و دەستگاکانی خۆتان مەبن بە دڵێکی فراوانەوە سەیریشت بکەن ئەمە شوێنی ئێوەیە ئەمە دەستکەوتی ئێوەیە کشی فلان بەرپرس و کوڕی فلان بەرپرسوانە کاکە بە خەبات و قوربانیدانی باوکتان ئەم دەستکەوتانە بەدەزاتوە بۆچی تۆ دژی ئاسایشەوەستیتەوە بۆ دژی پۆلیزەوەستیتەوە بۆچی بەم شێوەیە بێکە هەیە ئەمانە بەڕاستی لە پێش هەموو شتێکەوە پێویستیان بە پێداچوونەوەیکی ئەخلاقیەیە ئەو ئینسانانە کە ئەم کێشانە دروزەکەن یعنی دوایەوە بۆچی
مناڵی بەرپرسێک بتوانێت هێزەکەی باوکی بجوڵێنێ ئەمەش دیسان کێشەیەکی ترا ئەمە بێت باش بیر بکەینەوە ئێمە گەیشتونەتە چه ئاستێک باشە هێزەکە کە دێ ئەو هێزە بۆچی تەقل لە ئەوەی بەرامبەری بکە ئەمانە هەموو کێشن ئەمانە مەسایلی ئەخلاقی سپاس دەکەم دکتۆر ئەنجا عفوم کە وەڵام من قسەی ترمە بوو بورنەوە ئەجا دوایەوە ئەبێ یەکێتی بۆ خۆیان کێشەکانی خۆیان حەلکەن یعنی ئەبێ اعتراف بکەن هەندێک شتیان کرد لە قۆناغی جیاوازە یەکێ لە کێشەکان ئەوەی یەکێتیەوە بۆ هەموو قوربانی دیاوە بەڵام سیستەمی نەبووە هەر یەکی بۆ خۆیەتی ئەم بێ سیستەمیە زۆر پێداچوونەوەی ئەبێ نیزامێک هەبێ ئەندامەکانی یەکێتی کادرەکانی یەکێتی سەرکردەکانی یەکێتی بە یەکترەوە ببەستێ و ئیلتیزاماتیان پێ دروستکە کە لەوە زیاتر نەجوڵێنەوە ئەمەش پێویستی بە کۆڕ و کۆبوونەوەی ناوخۆی زیاترە پێویستیان بە کۆنفرانسی ناوخۆی هەیە کە کۆنفرانس بکەن لە کۆنفرانسەکە بڕیار لەسەر کۆمەڵێک شت بدەن هەر یەکێک لە هاوسەرۆکە وەزیرە جێگرە کێکەیە ئەگەر ئیلتیزامی نەکرێ بێ سزا بدرێن نابێ بەم شێوەیە کە کاروبارەکان بەڕێوە بچن کاکتۆر پێ دوای ئەم کێشەیە چۆن دەبێت چارەسەر بکرێەوە سەبارەت بۆش کە بەڕێز وتت ئێستا هێزی چەکداری حەزب بۆ شەخص مەترسیەکە چی ئێستا بەس باسی پاسەوانی دەکرێت زیاد لە 7,000 باز لەکەی ماگانە 6 ملیاری بۆ دەڕوات چ مەترسیەکی لەسەر ئاسایش هەموو کوردستان هەیە و هێزی چەکداری حەزب و شەخص و مەترسیەکان زۆرن مەترسیەکە ئەوەیە کە ئەم کەسانە کە هێزی چەک تەبان خەلەلەکە خۆی ئەوەیە کە دکتۆر باسی ئەوەی کرد کە بۆچی کوڕ و کچی مەسئول بتوانێت هێزی باوکی بجۆڵێنێت خۆی خەلەلەکە لەوەی ئەسڵەن باوکی بۆ هێزی هەیە ینی مەسەرە جەوهەریەکە ئەوەیە باوکی ئەمە بۆ هێزی هەیە ئەسڵەن ینی مەترسی گەورە دروستەکە لەسەر ئاسایشی هەرێم هەر یەکێک لە ئێمە ئێستاکە ڕووداوی کە دوێنێ ڕوویداوە هاوڵاتیانی شاری سلێمانی ینی پارێزگاکە بە هەمووی بە قەزا و ناحەکانی دەوروبەریشی هەمووی ترسی ئەوەی لێنیشتۆ باشە ئەمە ئاسایشە ئەگەر دەمەقاڵەیەکی لەگەڵ کچی بەرپرسێکا بوو بێوار ئەمە ڕوویداوە باش ئەگەر هاوڵاتێکی ئاسایی خوا نەخوازە جۆرە لە جۆرەکان مەسلحەتی تەعاڕوز بکە لەگەڵ کچی کوڕی ئەم بەرپرسانەیە چی ڕوئادات ینی من یەکێک پۆستێکم بینی زۆر جوانی نووسی بوو مامۆستایەکە ئەڵێ باشە من ئەگەر مامۆستای ئەم کچە بووم و یاخود مامۆستای با تهدیدی نەکەین بەستەنها ئەم کچە مامۆستای یەک کچی یان کوڕی یەکێک لەم مەسئولانە بووم و ئەگەر لە دەرزەکەما بکەوێ کوڕی تۆ بکەم بەسەر خۆمە وەڵاڵێ ئیبادە مەکات و ئیعدام مەکە ئەمە ینی کینەکە مەترسیەکەی بۆ ناوخۆ مەترسیەکەشی بۆ دەرەوە ئەم هێزانە لەبەر ئەوەی یەکگرتووی لە بینیانان نیە هەر یەکە و تابعی کەسێکە کاتێک ڕوبەڕووی مەترسیەکە بیتەوە ناتوانێت شەڕی جەبهەی بۆ ناکرێت بینیمانە لە ساڵانی ڕابردووە بینیمان هەر شەڕی داعشی بۆ نەکران هێزان شەڕی داعشیان بۆ نەکرا هەر کەسە و گانی هەر هێزە و تابعی کاک فڵان کەس بوو کاک فڵان کەسە چوو لەوێ بخۆی ڕسمێکی هێگرت و ئەوانە ئێمە گەر هاوپەیمانان و دۆستەکانمان فریامان نەکەوتە هەولێری شەیگیرە سلێمانی شەیگیرە شەڕی داعشی پێ نەکرا لە 16 ئۆکتۆبەرە هیچی پێ نەکرا هەم هێزانە هەمووی ڕای کرد ئەوە دەرەنجامی بە دەرەنجامی ئەوەیە بە حیزبیکردن و بە شخصیکردن ئەم هێزانە لەبەرەوەی عقیدەی ئەسکەریان نییە ئەم هێزانە لەبەرەوەی تەنزیمیان نییە ئەم هێزانە لەبەرەوەی کە ینی جۆرێک ڕێکخراونین لەبەرەوەی ینی نەکراون وا تەنزیم نەکراون کە سبەینی ئەگەمانە بتوانن ئەسڵەن دیفاع لە یەکتری بکەن ینی سەم من پرسیار لەوە ئەکەم ئێمە وەزارەتی پێشمەرگەم ئەسڵەن بۆ هەبێت ئێمە تازە وا بیر لەوە ئەکرێتەوە پارتیە لە وەڵام من هێزەکانی هەشتا خەمە سەر وەزارەتی پێشمەرگە یەکێتی شەڵێ نەخێر وەڵامیش هێزەکانی پشتیوانی دوو بابین مفاوەزات بکەین بۆی بیخێنە سەر وەزارەتی پێشمەرگە ئەی باش ئەی وەزارەتی پێشمەرگە کەواتە هێزی هەشتا لای پارتی و هێزی هەفتا لای یەکێتی و فلانە هێز سەر بە فلان کەسە و فلانەیە سەر بە فلان کەسی ئەی وەزارەتی پێشمەرگە ئیشی چییە نازم چه هێزێک سەر بە وەزارەتی پێشمەرگە وەڵام من تقریبا 2-3 هەفتەی بیر لەوە کەم و باش وەزارەتی پێشمەرگە چه هێزێک سەر بە وەزارەتی پێشمەرگە و ئیشی چییە ئەم وەزیرە سەباز لەوەکەی کە 4,000 هێزی پێشمەرگە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگ ڕێکخراونەوە بەس ئەوەی کە لە دەروی وەزارەتی پێشمەرگە 120,000 باز هاوبەشەکانە پارتیەوەلی هاوبەشەکانە ئەوەلی هاوبەشەکانە لە 16 ئۆکتۆبر بینیمان چۆن ئەوانش دابش بوون هەر یەکە بەلای خۆیان ڕۆشتەوە هیچیان پێ نەکرا ئەنی هاوبەشەکانی جارێکی تر دابش بوو ئەم جۆرە یەکگرتنەوەی کەوا پیشانی خەڵکێدەن ئەمە یەکگرتنەوەیکی مزەیەفە فێڵکردنە لە خەڵک هەڵخەڵەتاندنی خەڵکە بۆیە ئێستاکە ئەمریکیەکان لە خۆیان دڵسۆسترن ئەمریکی و بەریتانیەکان لە خۆیان دڵسۆسترن ئەڵێن بابە ئەم یەکگرتنەوەی ئەمە بەست بۆ هەڵخەڵەتاندن ئەمە خۆڵکردنە چاوە ئێمە بەم یەکگرتنەوە ڕازی نین ئەبێ بە فعلیەک بگرنەوە یعنی چی تۆ بۆ نمونە
لیوای هاوبەشت دانا بەڵام ئەم لیوایە یەکێتی ئەو لیوایان پارتیە ئەمە مەسئولەکە یەکێتی و جێگرەکەی پارتی ئەوان بە پێچەوانەوە مەسئولەکە یەکێتی و جێگرەکەی پارتیە ئەمە ناکرێت یعنی یەکگرتنەوە ئەبێ ئەم هێزانە بە تەواوی تێکەڵ بن ئینتیمایان بۆ کوردستان هەبێت ئینتیمایان بۆ وەزارەتی پێشمەرگە هەبێت هێزی کاک فڵان کەس و کاک فڵان کەس و فڵانە حیزب و فڵانە بنەماڵە نەبن بۆ سبەینێک گەگەر ئەم هێزانە ڕوبەڕووی مەترسیەکیش بنەوە ئەتوانن هەمویان پشتیوانی یەک بکەن و دابەش نابنەوە جارێکی درز و کەلێ ناکەوێتە نێوانیانەوە چونکە ئەگەر بەم شێوەیە بن بە ئاسانی درز و کەلێ نەکەوێتە نێوانیانەوە دوژمن زۆر بە ئاسانی دێتە نێوانیانەوە و تێکیان نەشکێنێت و مەترسێکەشی لەسەر ناوخۆ مادام ئەم هێزانە هێزی بنەماڵە و هێزی حیزب و ئەوانن لە هەر ئان و ساتێکە ئەم هێزانە مەترسی ئەویان لێکرێت بەکار بهێنن بۆ ململانە سیاسەکانی نێوان خۆیان بۆ پەلاماردانی یەکتر لە ئێمە لە ڕابردووە لە ساڵانی ڕابردووە بینی خەڵکیش بەشێکیان بەکار نهاتون بۆ سەرکوتکردنی خەڵک بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران بۆ سەرکوتکردنی چالاکەوان ئەمە لەلایەک بۆست ئێمان لە متفیق نەمانە ینی هەردوو حیزبەکە و حیزبەکە باڵە جیاوازەکانیان زۆر جار ڕێەکەون لەسەر ئەوەی ئیجماع هەیە لەسەر ئەوەی کە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەر و چالاکەوانەوانە بەکارهێنن بەڵام کە کار ئەگاتە ئەوەی یعنی بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە نازانم ئەگەر جەنابتان بیرتان مابێ و بیرتانی بخەمەوە لەسەر لابردنی بەرپرسی دەستگایەکی ئاسایش لە قەزایەکە هێز بەرامبەر یەکتری کرد هەر ناوچێتی نیشتیمانی کوردستانە چەندین ڕووداوی تروان ڕوویداوە بۆی ئەم هێزانە مادام تابعی ئەشخاصن مادام تابعی بنەماڵن لە هەر ئان و ساتێکە مەترسی پێکدادانیان هەیە ئێمە ترسی پێکدادان هاوڵاتی داما و لەم بینە بێتە ژێردەسوپێ کوڕی فەقیرە بێتە ژێردەسوپێەوە کوڕی فەقیر ئەفلیقێتەوە بێ بە قوربانی خۆیان دوای وەکو بەرزەکی بانان بۆی دەرەچون و پێکەنینێکی ئەوانی موزەیەفی بۆ کەنوڵێن خەتا ئێمە نەبوو ڕووداوێکی کۆمەڵایەتی بۆ ڕوودا و کێشەکەمان چارەسەر کردو لەبەر ئەوە ئێمە بێ هەمومان چالاکەوانانە هێزەکانی ئۆپۆزیسیۆنە پەرلەمانتارە مامۆستای زانکۆیە هەر خەڵکێکی ترە ئەبێ ئێمە فشاری تەواو بکەین شان بەشانی ئەمریکی و بریتانیەکان ئەڵی نابێ ئەم هێزانە وا بمێنێتە چونکە ئەم هێزانە مەترسی جدید هیچ مەترسی لەسەر کوردستان نییە ئەم دابەشبوونە نەبێت ئەوەی کە باسەکرێت مەترسی دەرەکیوان هیچ مەترسی لەسەر کوردستان نیە مەترسی ناوخۆ لەسەر کوردستانە ئەم دابەشبوون و ئەم ململانەیە ئەم ململانەی نادروستی کە لە کوردستانە هەیە ئەمە مەترسی جدیە لەسەر کوردستان کاکتۆر سەبارەت بۆی کە بۆچی دوای 28 ساڵ نەتوانراوە هێزێکی نیشتیمانی یەکگرتووە بێ بەڕێز ئەندامی خولی یەکەمی پەرلەمانیش بووی ئەو کاتەش دەنگ و باسیەوە نەبوو بۆچی نەتوانرا هێزەکان یەک بخرێن یەک بودجە هەبێ یەک هێزی پێشمەرگە هەبێ من ئەو کاتی سەرۆکی پەرلەمان بووم کەوتۆ گومانەوە بەڵا بوورە ئەو کاتی ئەندامی پەرلەمان بووم زوو کەوتمە گومانەوە لە بەرپرسەکانمان یەکەم شت کە کەوتمە گومانەوە ئەوە بوو نووری تاڵەبانی ڕژنووشی دەستوری هەرێمی کوردستانی ئامادە کردبوو نردبووی بۆ پەرلەمان لیژنەی یاساییش بینی دوای ئاگاداریان کردینەوە کە ڕژنووسێکی وە ئامادە کراوە دوای چەند ڕۆژێکی کە پیان وتی وەڵام مەکتەبی سیاسی ڕازی نییە تر نازانم هەر مەکتەبی سیاسەکەی خۆمان بوو کاتەیە هەردووکیان بوو خاڵێکی تر کە لە مناقەشەیەک بوو ئەزم لە بەرنامەی وەزارەتی پێشمەرگا بوو یاچی بووانە هەر لە 92 بڵێ هەر لە 92 من پێشنیارێکم کرد لەسەر شەڕی براکوژی کە دروست نەبێوانە پێشنیارەکەی منیان زۆر بە شتێکی زۆر ینی لاوازوانە سیر کرد بە پێکەنینەوە بیرم نایەت بەڵام من مەبەستمەوە بوو لە یاسای وەزارەتی پێشمەرگا بڕگەیەک جێگیر بکرێت ڕێگری لە شەڕی براکوژی بکرێت دووبارە پێکدادانەوە بۆ هێزەکان وەکو یاسایان لێنەیەکە هەیە خاڵێکی تر لە بیرم دێت باسی دەشتەکانی کەرکووک و گەرمیانەوانم کرد ئەم هەموو ئاوەی ئێمە ئەچێ بۆ جنوب و بۆ عەرەبستان و ئەوانە زەوی جوتیارە عەرەبەکانەوەدا ئێمە هەوڵ بدەین بە شێوەیەک لە شێوەکان جۆگە و ئاودێری بەرینەوە بۆ ئەو زەویانەیە کە لە بەردەمی دەربەنی خان و سەری دەربەنی خان و دوکانان یعنی ئەمانە هەمووشتی استراتیجیە ئینسان بیری لێ بکاتەوە بەس ئەوان بەو شێوەیان ناکرد یعنی دوایەوە یەکێ لە هۆکارەکانی تر کە ئێمەی ڕەشبین کرد کاک مەسعود و مامجای لە وایە خۆیان پۆستیان وەرگرتایە لە دەرەوەی حکوومەت نەبوونایە لە دەرەوەی پەرلەمان نەبوونە ئەوە نەشیان نەکرد لەبەرەوە بەڕاستی نیشانەی ڕۆژ بنە ڕۆژ دیارە هەل لە سەرتاوە ئەمان وایە نەکرد یعنی ئێمە بینیمان بەداخەوە دوای ڕاپەڕینەیەکێ لەو شتانە کە کردیان هەچی دام و دەستگاکانی ئاوادانکردنەوە و کشت و کاڵ و ئاودێری و ئەوانە هەبوو
لە هی بەعز بەجێما بوو لە باتیەوەی بەکاری بێنین بۆ پێشخستنی ژێرخانی ئابووری خۆمان بۆ بژاردنەوەی گوندەکان وا نەکرا ئاودی و کرا باش تێگەی لەبەرەوە حد لە سەرەتاوە ئەمانە بڕۆیان بە خۆیان نەبووە ئەمانە ئیشیان نەکردو ئەگەر ئیشی جدیان بکردە لە باتی حیزبێنە لە باتی ململانەی حیزبایەتی و شەڕی ناوخۆوانە کۆمەڵشتی زۆر باشیانە کرد بەداخەوە یعنی ئێستا سیرەکەی شەڕی نێوان پارتی وەکێتی سنووردار بوو بەڵام لە ناو خۆیانە ئەمان شەڕەکەن سپاس دەکەم ناوبڕێکمە دوای ناوبڕەکەتان سپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئێرە سپۆرتچێکە گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان و عێراق بە ئاسانی لای ئێمە بازار بکە دوور لە قەرەباڵغی و جەنجاڵی بە باشی کوالێتی و هەرزانی نرخ سپۆرتچێک بناسەرەوە ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری سەر و پردی کۆبانێ تەنیشت ڕێوسێورانتی لۆڤان خوار بانزینخانەی هەڵگورد کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕست کەوتورفاق پێش ناوبڕەکە باسی وت کرد کە لە 92 نتوانراوە هێزێکی نیشتیمانی دروست بکرێت و ئێستا هاتوونە سەرەوەی کە هێزەکەش دروست ناکەن لە ناوخۆشدا شەڕیانە هەردوو لایەن لە ناو هەرمانی ناو پارتی شەڕی باوەکانەیە لە ناو یەکێتی بامان شێوە بەڵێ ینی جاران ئێمە هەر ترسیەوەمانە بوو شەڕی پارتی یەکێتی ببێت بەڵام کاک ئیسماعیل ئاماژەی بە دەوری ئەمریکا و بە دەوری ئینگلیز و ئەوانە کرد ئێمە لە بیرمانە ساڵی 98 مامجایل و کاک مەسعودیان بان کرد بۆ واشنگتۆن ئاشتیان کردنەوە
کاتی خۆشی خولێکی تری شەڕی براکوژیە بوو خولی دوم ئەمەیان 98 خولی سێیان بوو خولی دووەمەوە بوو کە لە شاخ دروست بوو ئەوانیش ئاژ نەبوونەوە ڕێک نەکەوتن ڕەفسنجانی ئاشتیکردنەوە مامجلال و خواعفوی کاک هەردوو ڕەحمەتی کاگیدریس و مامجلالی بانکردن و ئاشتیکردنەوە و تەواو کۆتاییات جا ئێستا بە قەناعەتی من خەڵک هەمووی ئاگای لێ نییە بەڵام کوردستانیان کردو بە دوو بەشەوە بەشی پارتی و بەشی یەکێتی ئەم زۆنی سەوز و هی نەزانیویانە یەک ناگرنەوە توانە کاکە لە شێوەی کۆنفیدراڵیەکی خێڵەکی یان کۆنفیدراڵیەکی حیزبی تەمەن کە ئەڵێ کۆنفیدراڵی ئەبێ هەردوو لایەنەکە یاسا و دەستوری تایبەتی خۆیان هەبێ بەز لە علاقات و لە هەندێشتا پەیوەندیان هەیە ئێستا ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستانە کۆنفیدراڵیەکی خێڵەکی نێوان بنەماڵی بەرزانی و بنەماڵی تاڵەبانی بەڵام بنەماڵی تاڵەبانی سەیتەرەیان نەکردو بەسەر وەزعەکە بە تایبەتی لەبەرەوەی کاتی خۆی یەکێتی لە چی پێگات بوو لە ڕێخستنە نهێنیە با بڵێن چالاکەکانی ناو شاری لەگەڵ پێشمەرگە ئازاکانی ئەوەی کە ڕوویدا لە کۆنگرەی چوارە ئەو دوو پێگاتەیە دەرکران کە سوکاری مامجلال هاتنە پێشەوە کە سوکارەکەی مامجلالیش ئەزممویان نییە ماندووبوونیان نیە خەباتیان نییە لەبەری ئەم کۆنەکان ئیتاعیان ناکەن ئەم ناکۆکی ئێستا ئەم شتانی کە هەیە لە سلێمانیا بەشێکی زۆری خەتای ئەوەیە بەشێکی زۆری خەتای ئەو مەسایەنسە باسی بۆچی هێزە بۆچی بەرپرسەکانی هێزیانەیە بۆچی بەکاریێنن طبعاً بەرامبەر یەکتری بەکاریێنن ترسیەوەیانە ڕۆژێکیانەویکان بێتە سەر ئەم دی چۆن دیفاع لە خۆی بکەن کێشەیەکی زۆر گەورەیە لە نێوان یەکێتیە لە نێوان یەکێتیا هەیە لە نێوان یەکێتیا دوو سێ جۆرە کۆنەکان و نوێەکان لە ناو نوێەکانیشە ئێستا ئێستا ناکۆکی کەوتۆتە ناو ئامۆزەکانی ئێرەشەوە لاو پارتیش بە هەمان شێوە جاران هەر کێشەی پارتی وەکێتیمانە بوو ئێستا کێشەی ئەوانیشمان هەیە بۆ چوونی نێچوان بەرزانی و مەسئول بەرزانی جیاوازە خەڵکی جیاوازیان هەیە لە ناو پارتیا هەرێکی خەڵک هەیە دیفاع لە سیاسەتی نێچوان بەرزانیەکە خەڵگەیە دیفاع لە سیاسەتی مەسروع بەرزانیەکە ئێستا بۆ نمونە لەسەر مەسەلەی شەڕی پەکەکە و تهدیدکردن بۆ شەڕوانە مەسروع و نێچیر ڕێیان جیاوازە هەڵوێستیان جیاوازە لەبەری کورد گیری خواردەوە بە هەموو شێوەیەک بەدەست ئەمانەوە تا ئەمریکا پارتی وەکێتی ڕێکخستەوە کە شەڕ نەکەن کوردستانی دابش کرد بە سەریانە ئێستا کێشەی ترمان بۆ دروست بووە کێشەکانی ترەوەی دوێنێ شەڕوویدا بەشێکە ینی سەرخانی ئەو ناکۆکیانەیە کە لە ناخی پێگاتەکانی یەکێتیا هەیە سپاسەکەم کاکتۆر سەبارەت بە مەسەرەی بوونی زۆری بڵێن پاسەوان بەشێکی زۆری ئەم هێزانە بۆ حیمایە بیرێنەوتەکان و قاچاقی خاڵە سنووریەکان و سەرکوتکردن و خزمەتکردنی باخی بەرپرسان بەشێکی بەکاردێنرێت ئەمە هەر خۆی سوکایەتی نییە بەو هێزانە ئەگەر بەرپرسەکان ئێستا پەیڕەوی دەکەن لە بەشێک لە ناوچەکانە بەڵێ بەتەکیت بەڵام ئەمە سەر ڕێەوەی سوکایەتیە خەڵکیشان ڕاهێنا و ئەم سوکایەتی قوبوڵ بێت ینی خەڵکان فێری وەکو چۆن خەڵکان فێری تەمەڵی کردووە خەڵکان فێری ئەوە کردووە کە شانازی بە سوکایەتیکردنەوە بکات کە سوکایەتیە پێی ئەکرێ شانازی پێوە بکات یعنی ئێستا پێشمەرگەیەک کە دایەمەزرێنن ئەیکە بە حیمایی شخصی خۆی و خزمەتی باخوشتەکەی پێکات ئەم پێشمەرگە شانازی پێکا لە ناو خەڵکاڵێ من حیمایی فلانە بەرپرسم و من چاودێری باخەکەیەکەم ێ با بە ئەمە سوکایەتیە تۆ نابێ باسی ئەمە بکەیت تۆ پێشمەرگەی مەفروزە لە شوێنێکی تایبەت بە خۆت هەبێت تدریبی تایبەت بە خۆت بکەیت مافی تایبەت بە خۆت هەیە نەک ئەوەی فێری ئەم تەمەڵی سوکایەتی قوبوڵکردنت بکەن ئەمە بەڕاستی زۆر بەداخەوە چارەسەرکردنی ئەمانە کاک حەکیم ئەمەی کە فڵانیانی ساکە بۆ بزانام لە ئەنجومەنی وەزیران على ئاساس لەژێر ڕۆشنای ئەو یاسایی کە بە ناو چاکسازەی کە دەریان کردو و توێ ئەڵێن ئێمە پەیڕەوێ دەرەکەین پەیڕەوەکە على ئاساس ئەم مەسەلەی پاسەوان و شتانە ڕێکەخینەوە بەڵام تەسەوڕ ناکەم ئەمان ڕێک بخرێتەوە چونکە ئەم گەندەڵی و ئەم جۆرە هینا ڕێگی داکوتاوە کە لە نێو خۆیانە کە چۆن ئەم دژایەتی کردن و ململانیە لە نێو خۆیانە طبعاً ڕێگ و ڕیشەیەکی قوڵی هەیەمە لە شاخەوە هێنایەنێتەوە شار بۆ هیچ متمانەیەکیان بەیەک نییە هیچیان ئامادەنی دەستبەرداری هێزەکانی خۆیان بن کە هیچی ئامادە نەبێت دەستبەرداری هێزەکانی خۆیان بن و بەردەوامیش ئەم هێزانە لە زۆربوون هێزی تر ینی دا ئامەزێرن بۆ خۆیان خەڵکی تر دا ئامەزێرن چونکە هەرێکێک لەم بەرپرسانە کە ئیبینیت بیرەنەوتی هەیە و ینی بەرژەوەندی بازرگانی زۆر گەورەی هەیە بۆی خۆی ئەتوانێت پاڵپشتی هێزەکەی خۆی بکات یعنی هەر ئەوەندە وەکوی دکتۆر باسی کرد
ینی کۆنفیدرالی هەرچەندە لە بینی دەوڵەت و ئەوانەیە بەڵام مستەڵحێکی زۆر جوانی بەکارێنە جۆرێک لە کۆنفیدرالی لە بینی یەکێتی و پارتیە لە ناو یەکێتیشە ئێستاکە ئەم زۆنەی یەکێتی کە سەیطرەی کردو بەسەرە خەریک ئەمیش بەشبەشە بێت ینی سا بۆ نمونە بینی ناوچەی گەرمیان کەسێک مسەیتەرە ناوچەیەکی تر کەسێکی تر مسەیتەرەتیایە ینی ئەو کەسانە خوان بە ئاشکراڵن ئێمە لێرە حکوومەتیش قسە بک ئێمە بە قسەیان ناکەین خۆمان حکوومەتین لە ناو پارتیش ئەم حاڵە هەیە بەڵام ناو پارتی تا ئێستا نەتەقیوێتەوە ئەوش بەبوونی کاک مەسعود نەتەقیوێتەوە ینی ئەوەی غایبوون و ئامادە نەبوونی کاک مەسعود دۆخی پارتی و دۆخی هەولێر و دهۆک ڕەنگە لە دۆخی سلێمانی خراپتری بەسەر بێت ینی ئەوەش ئەو ململانیەوە ئەو فرە جەمسەری و هێز و شتە لەوێشە هەیە ینی بیرمان نەچێت لەوێش ئەم ململانیە ڕوویداوە هێز بەکارهێنراوە لە ناو ئەشخاصەکانی نێوێک عایلێ هێز بەکارهێنراوە بەڵام ئەوەیە زیاتر ئەوان توانیویانە کپی بکەن یان توانیویانە بە جۆرێ لە جۆرەکان نەهێڵن دام و دەستگاکانی لە خود دامەزراوە ئەعلامەکان پێی بزانن ڕەنگە نەکەوت بێتە بەر چاو و دەمی خەڵک و ئیلا ململانێکی قورسی لەوێشە هەیە ئەمە چارەسەرەکەی بەوە ئەکرێت ئەبێ یاسا سەروەر بکەیت یاسا چۆن سەروەرەکرێت من بە بەڕای من تاوەکو ئەم دوو هێزە بەم شێوەیە بن یەکێتی و پارتی تاوەکو بم بە هێزیە بمێننەوە و هێزی چەکداریان هەبێ و تەنان بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتی جەماوەریشیان هەیە ئەیسا بیرمان نەچێ پارتی 45 کورسی هەیە جا بە هەر شێوەیەک هێناوەتی 45 کورسی هەیە لە پەرلەمان و ئەڵێ زۆرینە یەکێکیش 21 کورسیە و لە بەغاش تقریبا 28 بە 25 کورسی شتێکی لە بابەتان هەیە این دەنگەکانی کوردستان بەسەر خوانەدا بەشیان کردووە ئەمە پێویستی بەوەیە لە هەڵبژاردنەکانی داهاتووە ئەگەر بە هەڵبژاردنە لە هەڵبژاردنەکانی داهاتووە خەڵک بێتە سەر سنووقی دەنگدان ئەبێت هەوڵ بدرێت ئەم دوو هێزە پراوێز بخرێن پراوێز من بۆ مانای نە لە ساحی سیاسی دوور بخرێنەوە بەڵکو ئەم مۆدێلی کە ئەمان پەیڕەوەیەکەین ئەم مۆدێلە وەلا برین مۆدێلێکی تر بکەین ئەمەش بەوا ئەبێت کە هێزی تر بکەین بە زۆرینە جا هێزەکەی هێزی تر ئەوەی کە لە ساحەکەیە هەن یان هێزی نوێ دروستە بێت یان خەڵکی سەربەخۆ بە تایبەتی ساکە انتخاباتی عێراق خەڵکی سەربەخۆش مەجای خۆ کاندیدکردن و ئەوانەی هەیە تۆ خەڵکی سەربەخۆ هەڵبژێریت و ئەمانە بکەی بە کەمینە لە عێراق بە جۆرێک لە جۆرەکان زۆرینەیە دروست بکەی زۆرینەیەک بەدەر لە یەکێتی و پارتی لە عێراق دروست بکەی وردە ئەو زۆرینەی عێراق ڕەنگە تەئسیری بۆ سەر کوردستانی شەش سەبارەت بە منداڵی بەرپرسان لە هیچ شوێنێک منمونەی منداڵی بەرپرسان لەم دەڤەرە و لەو دەڤەر سارەی باش وێلای باش هێزی چەکداریان هەبێ سەفرە و سیاحەتیان هەبێ بەڵام گەنجی ئێمە پارەی چایەکی نەبێ شوێنێکی ئەم نمونەیە دەبینی ئەو نەوەی بەرپرسانی سەمەترسی گەورن لە سەداهاتووی هەرێمی کوردستان بەڵێ مەترسیەکی زۆر گەورن بڕوات بێ کاک حەکیم ئێمە بە حکمی ئەوەی کە ئیشەکەمان احتیکاکمان لەگەڵ خەڵکا زۆر و لەگەڵ خوێندکار و ئەوانەیە زۆر تەلەفۆنشمان بۆ ئەکرێ بڕوات بێ ینی جۆر لە حکایەتی وا ئەبێت لە نەبوونی خەڵک و خەریجی زانکۆ ئەوانە بڕوا بێ ئینسانە بێ بە قەترەیە ئاو ئینسان ینی نازانێت دوول لە ڕووی تۆ پێست لە خۆیە کاتەوە کە لەم وڵاتەیە ئاژیت ئەمە حاڵی دەرچووەکانی زانکۆ بێت دەرچوو زانکۆ تەلەفۆنی وایە تەلەفۆنی بۆ کڕمە لە 250 دیناری گیرفانمانە معقولە تو ئەوەندە بخوێنی ئەوەندە ساڵە بخوێنی 250 گیرفانە ئەمەش حاڵی مناڵەکانی بەرپرسەکانە مناڵی بەرپرس هەبووە بۆ یاری بەرشەلۆنە و ڕیال مەدریدە نازە ئەم یاریانەیە کە ئەکرێت تیاری خاصی گرتووە چوو یاریەکەی کردو هاتوێتەوە ینی لەم دۆخە ناخۆشەی کە باسی لێبڕینی موچە و ئەم ئەزمە اقتصادیە بۆیە ئەمانە مەسئول بەرپرسەکان کە باوکو و ئەوە باوکیان هەر چۆنێ بێت ئەوانە ئەڵێن جۆرێ لە جۆرەکان لە دۆخێکا ژیا بوون تۆزێ ینی تەنزیماتی حیزبی ئەوانە مەسلەی ڕۆشنگیری ئەوانە تەئسیری تێکردبوون خوێندنەوە کۆمەڵێ تەئسیری هەبووە لە سەریان بەس ئەم مناڵی بەرپرسانەکە ئێستا کە ئەمانە هاتوونەتە سەر حازری هیچ زەحمەتێکیان نەبینیوە کە هاتبێتە سەر حازری و هیچ زەحمەتێکی نەبینیەوە بۆ هیچ شتێکی بە خەیاڵانە ئامادەی لە پێناو خۆشی خۆیان ئەگەر شارەکە بسووتێنە بەلایەوەعاتیادێ بۆی ئەمانە مەترسێکی زۆر گەورن ئەبێت لە ئێستاکەوە ئێمە وەکو بڵێ ئاگادارکردنەوەی تەواو بدەین لە مناڵی بەرپرسەکان چونکە مەترسێکی زۆر گەورن بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی ئەبێ ئەمانە مناڵی بەرپرسەکان هەمویان بە یاساوە پابند بکرێن نابێ بهێڵین ئەمانە لەسەر یاسا مامەڵە بکرێن. سپاس دەکەم کاک تور سەبارەت بە هەر ئەمڕۆ راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوبۆتەوە سەبارەت بە مافی مرۆڤ لە 2020 باس لەو دەکرێت کە یەکێتی ئاسایش تایبەت بەخۆی هەیە پارتی ئاسایش تایبەت بەخۆ دەستگای هەواڵگیری تایبەت بە خۆیان پێت وایە بەم زوانەیە مەدەبینە خاوەن هێزێکی چەکدار ئاسایش یەکگرتوو بێ پێش مەرگە نازانم دژە تیرۆر زۆر بەداخەوە ئەوانەی کە ئێستا حکومی کوردستانەکەن مناڵی بەرپرسەکان بەڵام کام مناڵانە خۆوان لە شاخ نەبوون ئەوانە لە شار بوون ئەوانە لە ئەوروپا بوون
ینی ماستەریان هەیە بە کەلۆریۆسیان هەیە ئەزمونێکی زۆریان هەیە ژیاون لە کۆمەڵگا باڵین سەرمایه‌دار و لیبراڵەکانە کە ئێمە هەمومان خەو بەو سیستەمی حکومڕانیەی بەریتانیا و ئەمریکا بەس هیچی چاکیان نەهێناوەتەوە مەسەلەکە لێرایە مەسەلەکە مناڵی هینەکان مناڵی بەرپرسەکان تەنیا ئەوانە نین کە هێزەکانی باوکیانە جوڵێن و کێشە بۆ ئاسایش و پۆلیس دروستەکەن و احترامی یاسای حکوومەتەکەی خۆیان ناگرن کە باوکیان بە خوێنی باوکیان بە بنەماڵەکەیان دروستیان کردووە مشکلەکە ئەوەیە ئەم جیلی تریش کە هاتە سەر حکوم مناڵی بەرپرسن ئێستا ئەو تاوامان لەکەن بڕینی موچە بەردەوامە زیادکردنی باج لەسەر خەڵک بەردەوامە چوونە سەر خەڵک بەردەوامە خۆیسە ئێمە باسی ئەو کێشانە بکەین لە سلێمانیا ڕوویدا لە بینی هێزەکانی پێشمەرگە و ئاسایشەوانە بەڵام لە هەولێر بە شێوەیەکی کە ڕووەدا ڕۆژانە تەقکردن و کوشتن و ئینتیحار و لە شوێنە جیاجیەکاندا کێشە زۆر زۆرە ینی بەڕاستی ئەمجی لە نەیانتوانی نە بەشداری خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردیان کردووە کە هاتوونەتە سەر حازر نەتوانیەوە خۆیان بگۆڕن بە عقڵێتێکی نوێوە خەبات بکەن لەوانی کە خراپترن باش عقلێت پارە خواردن و بەڵام نەوت فرۆشتن و قاچەقچی ئێمە پێویستمان بەچی هەیە ئێمە پێویستمان بە یەکەم چاکسازیە چاکسازیەکان تەنیا ئەوە نییە مەسەن دەستورمان نییە ئێسا ئەو هەموو زیاڕۆیە کراوە کاتی خۆی هەر کەسێکیان بینیوە و تویانە ئێمە تەعین دەکەین وەرە بەس لە هەڵبژاردنەکانە دەنگمان بۆوە ئەم هەموو ژێردینە ئەوەیە ئێمە یەکێ لە کێشە هەرە گەورەکان کە تووشمان بووە حیزبایەتیە مەسەن ئێستا وڵاتی وا هەیە لەبەر دەمارگیری مەزهەبی تووشی کێشە بێ وڵاتی وا هەیە لەبەر دەمارگیری نەتەوەی تووشی کێشە بێ ئێمە هەرێمی کوردستان لەبەر دەمارگیری حیزبی تووشی کێشە بووین یەکێتی پارتی ینی ئەبێ حیزب و پەرلەما عەفوم حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و ڕاگەیاندن و هێزی پێشمەرگەوانە هەموو بخێنە خزمەتی حیزبەوە کاکە ئەمە غەڵەتە ئێمە ئەگەر بمانێ گۆڕانکاری بکەین ئەبێ گۆڕانکاریەکی جەزری بکەین بزانین خەلەلەکانمان لەکوێوەیە ئێمە کە پەرلەمانمان هەبوو حکوومەتمان هەبوو دادگامان هەبوو ئێتر چ پێویستمان بە حیزبەیە چ پێویستمان بەوە هەیە کە سەرۆکی حکوومەت لە یادی کارەساتێکی ناخۆشە لەباتی ئەوەی هەوڵی نەهێشتنی ئەو کێشانە بە هێرش بکاتە سەر حیزبەکەی بەرامبەری کە لەگەڵ یایەتی هاوپەیمانە لە حکوومەتە چ پێویستمان بەسەر بەوەیە کە هاوسەرۆکی یەکێ لە حیزبەکان لە باتیەوەی بچێت کادیرەکانی پەروەردەکە بەرنامەی هەڵبژاردن دانێ پرۆژەیەک دانێ بۆ چارەسەرکردنی کێشەکان ئیشی سەرەکی ئەوە بێ کاروبارەکانی حکوومەت و پارێزگاکان و ئەوانە پەک بخات ئەمە مشکیلەکانی ئێمەیە ئەم مەسەلەیەش کە ئێمە باسپار کرد ئەمڕۆ ئەسڵی بەشێکی بچووکی کێشەکانی هەرێمی کوردستان زۆر بە کورد پێدۆن نەبینی خاوەن هێزی نیشتیمانی بەم زوانە تا عقلێتمان وابێ نابین چونکە هەریەکی بۆ خۆیەتی هیچی بۆ نیشتمان نایکە ئەمە خاڵێکە خاڵی دووەم ئەوانە هەریەکی گرێدەرەوە بە شوێنێکەوە باشە دکتۆر تۆش پێ دوایە بەم زوان نابینی هێزی چەکدار دۆخەکە خراپتر دەبێت چاوەڕێی ڕووداوی خراپتر بکەمێ کورد بێ سپاس دەکەم تا ئەم عقلێتە حکومڕان بێ منیش قەنەعەتم وانێ هێزی نیشتیمانی دروست بێت چونکە ئەوانەی کە هەن ئێستاکە سەرکردا ئەبێ خوێنەوار بێت خوێنەوار بۆ مانایە ئەبێ متابعی کتێب بکات چی لەم یەک سەرکردە لەم سەرکردانم پێ بڵێ بە سەرکردەی حیزبە سیاسیەکان و سەرکردەکانی ئەوانەی کە لە حکوومەت و ئەوانەیە چی مطالعەیەکی کتێبی هەیە ئەنی ئەگەر تۆ لەگەڵ کتێبان نەژیایی تۆ متابعی کتێبت نەکرد یعنی تۆ خۆت ڕۆشنبیر نەکرد هەر کەسێکی تونند و تیژ دەرێتی هەر هەوڵەدەی بۆ نوێ سەیطرە بکەی هەر هەوڵەدەی بۆ نمونە نفوسی خۆت بەهێز بکەی بەڵام ئەگەر تۆ لەگەڵ کتێب و ڕۆشنبیری و ئەوانەیە ژیای مێژووی نەتەوەکەت خوێندەوە ئاگاداری مێژووی نەتەوەکەت بووی کە چ کارەسات و چەرمەسەریەک بەسەر ئەم میلەتایە هاتووە لە ئەنجامی خەڵەتی سەرکردەکانەوە کە ئەوانش بەشێکی زۆران نەخوێنەوار بوون تو ئەمانە دووبارە ناکەیتەوە بەڵام ئەگەر تۆ ئاگاداری نەبووی تۆ ئاگاداری ئەمە نەبووی لەوانە خراپتر دەکەی بۆیە پێویستە ئێمە ئەو بترێت یاسا چۆنێ بێ سەروەری بکەین جا یاسا هەر بەوە سەروەر ناکرێت ئێمە یاسا دەربکرێت و بڵێنەوەی وا بکە و فڵان شتی لێکرێت ئەبێ خەڵک من زۆر بڕوام بەمە هەیە چاودێری خەڵک لەسەر جێبەجێبوونی یاسا و فشاری خەڵک لەسەر ئەوەی یاسا سەروەر بێت ئەمانە فاکتەری گرنگن بۆ ئەوەی کە لە داهاتوە هێزی نیشتیمانیشمان سپاس بۆ ڕێزان دکتۆر ئیسماعیل نامیق هەروە دکتۆر فایق بۆ سپاسیان بەدەمتان دەکەم سپاس بۆ بینەرای ئەمڕۆ سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ